گرتنی چالاکوان سەمیرە حەمەدەمین ڕوورەشی دەسەڵاتی دژەژن و خیانەتکارانەی دەسەڵاتی هەولێر ئاشکرا دەکات. سەمیرە حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستانە و یەکێکە لە ژنەبوویێرە بەخیرەت و سەربەرزەکانی دەشتی هەولێر. هەموو تەمەنی پڕ بووە لە تێکۆشان لە دژی ڕژێمی بەعسی فاشی و لە دوای ڕاپەڕینی ساڵی 1991ەوە هەتا ڕۆژی ئەم ڕۆژ بێوچان لە تێکۆشاندا بووە بۆ بەرەنگاربوونەوەی تندوتیژی دژی ژنان و بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڵوێستێکی نانەتەوەی. بەڕێز سەمیرە حەمەدەمین وەک ژنێکی ئازادی خواست بەردەوام لە پێشەوەی چالاکیە جەماوەریەکاندا بووە لە دژی هەموو ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و خاوەن هەڵوێستی ڕادیکاڵ بووە. بەردەوام لەگەڵ ئێش و ئازارەکانی ژناندا دەژی بە هەمان شێوە لە دژی هەموو هێرشی داگیرکەرانەی کوردستان بوێرانە لەسەر شەقام بووە. وەک ژنێکی نەتەوەی و خاوەن ئیرادەی ژنی ئازاد هیچ کاتێک بێدەنگ نەبووە. ئەم هەڵوێستانەی ئەم کەڵە ژنە ترسی خستۆتە دڵی تەواوی هێزی دەسەڵاتدار بە تایبەتی پەدەکا، چونکە پەدەکا پارتیەکی دژەژن و دژە دیموکراتی و دژە نەتەوەیە، بۆیە دەسەڵاتێکی بۆیە ساڵانێکی زۆرە بە هەموو شێوەیەک هێرش دەکەنە سەر ئەم ژنە بەهێز و سەربەرزە. هەموو ڕێگە و ڕێبازێکی چەپەڵی دوژمنکارانەیان لەسەر ئەم ژنە چالاکوانە تاقی کردوتەوە، ئەنجامیان نەگرتووە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان وێڕای شەرمەزارکردنی ئەو کارە هۆڤانانەی دەسەڵاتدارانی پەدەکا لە کاتێکدا ڕێکخراوەکەی ئێمە بە فەرمی مۆڵەتی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقەوە پێدراوە. تەمەنێکی درێژە لە هەولێر هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و عێراق لە کار و چالاکیداین. تەواوی خەڵکی هەولێر شاهیدی ئەو ڕاستیان کە ڕێکخراوەکەمان تاکە ڕێکخراوەکە لە پێشەنگایەتی سەمیرە حەمەدەمین و چەندین چالاکوانی ترماندا و لە شاری هەولێردا تاکە ڕێکخراوین کە زۆرترین چالاکیمان بۆ خزمەتکردن بە مافەکان ئەنجام داوە. داوا لە ئەندامانی پەرلەمانی هەرێمی کوردستان دەکەین، بە تایبەت سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق وەک ژنێک بە زووترین کات سنوور بۆ ئەم هێرشەدا بنێت و لە پەرلەمان کۆ ببنەوە و خاوەندارەتی لە ژنانی چالاکوان و کەسانی خاوەن هەڵوێست بکەن، تەواوی گیراوان ئازاد بکەن. داوا لە هەموو خەڵکی خاوەن هەڵوێست دەکەین کە زۆرترین فشار دروست بکەن لە پێناوی ئازادکردنی تەواوی گیراوانی سیاسی. داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤی ئەوروپا دەکەین لە بەرامبەر ئەم تاوانانە بێنە دەنگ. ئێمەش وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نامێنین لە پێناوی ئازادی چالاکوان سەمیرە حەمەدەمین. تەواوی گیراوانی سیاسی و مەدەنیدا بەردەوام لە چالاکیدا دەبین و تەواوی مەلەفی ڕەشی دەسەڵاتی گەندەڵی شاری هەولێر ئاشکرا دەکەین و بێوچان لە تێکۆشاندا دەبین بۆ ئازادی سەمیرە حەمەدەمین و هەموو گیراوانی سیاسی تا گەرەنتینکردنی ئازادی هەموو ژنان و تەواوی کۆمەڵگا بەردەوام لە تێکۆشاندا دەبین. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان 12/8/2020.